ئیلیاس و دیناس ڕۆحێکن لە دوو جەستەی نەخۆش. ماڵی دەفرۆشین بەخوای ئەو ڕۆژەی مەچینێکی گچکەمان هەبوو بەخوای هەسان بۆ مافرۆشتۆ پێمان بردوێتە عیادی ئەم خوشکوبرایە بەم تەمەنەکەمەوە ململانەی لەگەڵ نەخۆشیەکی دەگمەن و درێژخایان دەکەن. نەخۆشی گاوچەر نەخۆشیێکی بۆ ماوەیە و لە باوانەوە بۆ منداڵەکانیان دەمێنێتەوە. نابێ بەس دەبێشتی شیرم خۆ. ئیلیاس نزیکەی 4 ساڵە و دیناسیش ساڵ و نیوێکە نیشانەکانی نەخۆشەکەی لێ دەرکەوتون. مەترسی لەسەر ژیانیان هەیە تەبان بۆ نمونە گەشەی ناکە چاویان خوار دەبێ یعنی کە دەرزی نەما ئەمری خوای دەکەن. ئێستا ئەوەمان 5 مانگ دەرزیەکەی نەما ئەمری خوای کرد تەبان لە ناو سنگیدا هەمووی تەقی. ماوەی زیاتر لە 4 مانگە ئەم دوو منداڵە بەهۆی نەمانی دەرزیەکی چارەسەری نەخۆشەکەیان لە نەخۆشخانەی ڕاپەڕینی هەولێر هیچ چارەسەریەکیان وەرنەگرتووە. ئەمە لە کاتێکدایە دەبێت بە پێی راپۆرتی پزیشکی هەردوو هەفتە جارێک چارەسەری وەربگرن. زگی پشتی ئەو تا ئەوانەی گەورە دەبێ ئەو جاوردەوردا ئەو تا ئەوانەی هەموو گەورە دەبێ ئەو زگیەتی ئەوانەی هەموو ئەستور دەبێ. 5 ساڵ لەمەوبەر ئەم دایک و باوکە منداڵێکیان بە هەمان نەخۆشی گیانی لەدەستداوە. پێشەوەی ئەمری خوای بکەوتم بەشکم دڵی بۆ قاتەی خۆش ببێت چای بکاتەوە. ئاوارە ژینگە پارێزە و لە خانووی کرێدایە بەهۆی گرانی دەرزیەکە ناتوانێت چارەسەری منداڵەکانی بکات. نرخی تەنها یەک دەرزی بۆ چارەسەری ئیلیاس و دیناس نزیکەی $1000. ئەم دوو منداڵە نەخۆشە بۆ 1 مانگ پێویستیان بە 8 دەرزی لەم شێوەیە واتە تێچووی چارەسەری 1 مانگی ئەم دوو منداڵە نزیکەی $8,000 و کامەش لە توانای ئەم خێزانە نییە. لە مانگی حوتی ئەم ساڵ دەرزی ئەنزیم کە تایبەتە بە چارەسەری نەخۆشی گاوچەر لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان نەماوە. بەرپرسانی سەنتەری نەخۆشیە دەگمەنەکان بەغدایان لە نەمانی دەرزیەکە ئاگادار کردوتەوە. ئەوە یەکەم جۆرە ئەو هەندە تەخیر بت لە حەفدەی حەفت قەولە نێزیکە بێتن بەس ما خەبەر نییە بزەبت کەنگی دێ چونکی نەقل و ئەو تشتەژی هەمی تەسیرێک وایە یعنی ئەو هەمی دەرزیە پەیوەندیەوەی یا ڕئیسی بەغدایە. بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستان 16 توشبووی نەخۆشی گاوچەر هەن. جەستەی نەخۆش ئەنزیمی گڵۆکۆ سرەی برۆ سایدیس دروست ناکات کە کاری چەوری گەردە گەورەکانی شەکر و چەوری تێک دەشکێنێت. بەمەش چەوری لەسەر جگەر و سپڵ کۆ دەبێتەوە و نەخۆشەکە تووشی لاوازبوونی ئێسک و جەستە دەبێت. فەرهاد دڵەوەری ڕوودا و هەولێر. ئەف نەخۆشیان حوسایان دەگمەن یەک و چارەسەریاوان حوسا بها گران پێدڤی بە پشتەوانی و هەفکاریە حکوومەتێنە. ئەف دەرمانە ژە هەیڤا حەڤە ژالی حکوومەتە عێراقیڤە نەهاتنە شاندن ئەvەیەکێژی مەترسیل سەر ژیانە gelek zarokan çêkiriye û gelek nexweşan çêkiriye. ئیلیاس و دیناس ئەو هەردوو نەخۆشەنە و ئەو ناخوازن ڕێیا برایە خۆ بگرن. ئەvە برایەوان ئەلیاسە ئەوی گیانە خۆش دەستدایە. ئەو ناخوازن وەکەوی لێ بهێن. ئەمە برکەل بەرپرسیار دە ئەvێ مژارەیەخینە بەرپرسیارێ ئاوارە محەممەد بابێوان زارۆکان مهێوانێمەیە ئەویل سەرخواست و داخوازا خۆ ئەوی بڕیارداک و سەر و چاوێنوی ناستامەیە ئەوی دیار بیتن ئەوی خواست ئاوایەکی زەڵال و vekirî پەیاما خۆ بگەهێنیتن بێگومان ئەم ژێڕێزل vەیەکێت گرنج بەروێل سەرداخوازایی بووە مهێوان لڤێنێ گەل من خێراتی کاکاوارە سپاس گەل برێز دکتۆر محەممەد حەسەن پسپۆرە نەخۆشیێن زارۆکان و گەشەیە زارۆکان مهێوانێ مە لە ستودیۆن ڕووداوێ زۆر سپاس دکتۆر گیان مە ژدەماتە بریە تا و کاتێ خوددایە مەودای ئەvێ کەیسێ زۆر سپاس دەکەین من ئەچمەلای دکتۆر بەڵام لە کاک ئاوارە دەست پێ یەکەم بێگومان کاکاوارە بخێر بن مناڵەکانت تەمەنیان چەنە؟ بەڵێ یەکیان 4 ساڵ و نیوە یەکیان ساڵێک و نیوە. باشە ئەلیاس و دیناس هەر لە سەرەتاوە کە لە دایک بوون زانیت کە هەڵگریام نەخۆشیان یان ناتەبیعی ئەوە لە نەکاو ئەو نەخۆشیە بە دەردەکەوێت کە فەحسات شتیان بۆ دەکرێت کە نیشانەکانی دیارە کە دکتۆر دەیبینێ نیشانەکانی دیارە تەبان زگیان ئەستور دەبێت فاتەڕەشیان ئەستور دەبێت هەر لە یەکەم سۆنەر دەردەچێت کە فاتەڕەشیان ئەستور بوو یان
جگەریان ئەستور بە تەبان فحسەکە دەنێرێ بۆ نەمسا کەی هەستە پێ کرد کاوانە نەخۆش بەڵێ طبعاً ئەوانە کە توش دەبن لەو کاتێک کە توش دەبن یعنی زۆر لاواز دەبن بێتاقەت دەبن ئێستا ساڵ و نیوە کە دیناز ناتوانێت بڕوا یعنی ناتوانێت بڕوا ئەوە هەر بەگا گۆڵ کە دەڕوا ساڵ و نیوەکە طبعاً ئەو نەخۆشیە کە دەردەکەوێت کۆخێکی زۆر دەگرن کۆخەڕەشەی دەگرن کە کۆخیانگرت جاری وایە لە خۆ دەچن جاری وایە قورجیان هەبتە خین هەمووی لەگە خین و شتیوە دەدرێت ئێستا ئیلیاسمان کە ئەو شەوی کە پێشەوەی ئەمری خوای بکە کۆخێکی زۆر گرتی دیار بوو لە ناو سنگ گشتی هەمووی تەقاندی خین هاتە دەری ئەلیاسەمانی چەند بوو 4 ساڵ بۆش ئەتوانم باسی کەمیان ناتەوێت باسی زۆر احتیاجی باسی چۆن بۆ وەزعی چۆن وای لێ هات ئەوە تەبعاً لە ساڵێک و دوو مانگ تووشیە و نەخۆشیە بوو تەبعاً کە هەستیان پێکرد دیار و فحسوشتیان بۆ کرد ئەو نەخۆشیە دەرچوو بەڵێ گەوشەر دیزیست پێ دەڵێن پێویستی بە ئەنزیم بوو طبعاً ئەگەر ئەو ئەنزیمە لێ بدرێ هەر باشترە ینی ئەمە لە چی هەیە کە قیچەک بژی بەڵام کە نەما لە دوای 4 مانگ 5 مانگ ئەمری خوای دەکەن وەزعی چی لێدت لە چیەوە ئەچێ بەرەو چی ئەگەر دەرزی وەرنەگرن ئێستا گە دەرزی وەرنەگرێ بۆ نمونە ئێستا ئیلیاس ئەوی دیکاوی ئەمری خوای کرد هەردووکیان بەیەک ناون ئەمە ئەلیاسی گەورەیە ئەوە ئیلیاسی گەورەیە طبعاً ئەوەیان بەڵێ ئەوە ئیلیاسی گەورەیە مەکی گیانێت ئەوە بەڵێ ئەوە طبعاً کە لە دوای 4 مانگ کە دەرزی نەما ئەمری خوای کرد طبعاً گەشەی ڕادەوەستێ هەموو گەشەیەک لە جسمیدا ڕادەوەستێ وەرنەگرتنی دەرزیە بەڵێ باش ئێستاوە ئیلیاسەکەی دیشمانەوە 4 مانگە وەری نەکرێت باوەڕ کە شەوان ئەگەر کۆخەی دەگرێەوەی دەکا یعنی ئەمە هەتا بەیانی دەبێت بە دیاریەوە دانیشین بۆ خۆم 6 بۆ 6 دەوام دەکەم لە ژیگە پارێزم طبعاً کە دەشێم وە شەوێ دەبێت بە دیاریەوە دانیشم و کۆخەی دەگرێت دیناس طبعاً وەزعی خراپتریشە چکەوە تا ئێستا عیلازی وەرنەگرتووە یەک دەرزیشی وەرنەگرتووە نەخێر شێنخان بەڕاستی یعنی ئەوە لە ساڵێکدا 3 مانگ دەیدەن دوای تەواو قەتعی دەکەن دوای دەهێننەوە دیسان یعنی ئەتۆ تەماشاکە لە 1 ساڵیدا 3 مانگ 4 مانگ ئەو ئەنزیمەی وەرگێ بۆ نمونە ئێستا 15 ڕۆژدارێک دەبێت ئەو ئەنزیمەی وەرگێ بەڵام وەری ناگرێت نییە لەبەرەوەی دەرزەکە زۆر گرانە بۆ نمونە ئێستا هەر منداڵێک دوو دەرزی ئاوە 15 ڕۆژدارێک لێ بدرێت دەکاتە 20 وەرەقە یعنی سەری مانجی دیکەش 40 وەرەقە یعنی ئێستا من لە 1 ماڵی مندا تقریبان 80 وەرەقە بەس پارەی دەرزێکەیە ئەوم بەرێ بێ زەحمەت ئەمە ئەو دەرزیەیە کە پێویستە لێیان بدرێ ئەنزیم بڵێ قەت دیناس ئەمەی وەرنەگرتووە ئەوە هەتا ئێستا وەری نەگرتووە چکە نەخۆشیەکەی مانگێکە تەشخیص کراوە تەبعاً بەڵامەوە داخل کراوە کە وەریگرێ بەڵامەوە تا ئێستا نەهات ئەمە لەکوێت وەرگرتووە ئەوە تەبعاً لە بەغدایە ڕادێەوە ئیلیاسەکەی دیکەیە خەتمەکەوی ئەمریکا ئەمەی کۆنەکەیە بەڵێ ئەوە کەی بۆ لیاز گیان لەدەستدا 2/5/2017 پێش 5 ساڵ باشە خوا لێ خۆش بێت تەمەند درێژ بە ئەوانەی کە ماون بەس پێم بڵێ ئەم دەرزیە تو ئەڵێ بەدە وەرەقەیە حکوومەتی عێراق بێ بەرامبەر ئەیا بە هەرێمی کوردستان بێ بەرامبەر وەرەگرن لە نەخۆشخانەکە ئەگەر بێت ئەمە زۆر سپاسیان دەکەین بەڵێ بەبێ بەرامبەر دێت طبعاً لە نەخۆشخانەی ڕاپەڕین هیچ کێشێکمان نییە ئەوان خزمەت دەکەن بۆ منداڵان بەڵام کە ینی دەرزیان لە بەردەست نەبێ ئەوانیش ناتوان بۆ نمونە ئێستاوە بەدیلیشی نییە مەسەن لە خستخانەکان بەدیلی نییە بڵێ ئەنزیم دەی هەڵا دەکێشانە دەرزی ئینتیاباتی لێ درێیان شڕوبی ئینتیاب هیچی سفادێکی نییە بەبێ ئەو دەرز باش لەگەڵم ببێنە کاکاوارە ئەچمە لای دکتۆر محەممەد بەخێر بێن من ئەمێ بزانم ئەمە چ نەخۆشیەکێ گاوچەر ئەمە چییە و ئەم دەرزیە توانێت چی بۆ بکات زۆر سپاس خۆی ئێمە کۆمەڵێک نەخۆشیمان هەیە ئەوانە دەکرێت بڵێن لە سەرتاسەری جیهاندا چارەسەریان نییە یان زۆر زەحمەتە لەگەڵ زەحمەتێکە چارەسەریەکەشان زۆر گرانە یەک لەو نەخۆشیانە بریتە لە گاوچەر ئەوانە کۆمەڵێکن کە پێیان دەگوترێت نەخۆشی تێکچوونی ئەنزایمەکان واتە کۆمەڵێک ئەنزایم لە ناو جەستەی ئەو کەسە تێک دەچێت کە بەرپرسیار و لێپرسراوی هەڵسوڕاندنی کۆمەڵێک کاروباری گرنگە کە پەیوەستە بە جگەرەوە پەیوەستە بە گەدەوە پەیوەستە بە زۆربەی ئەندامەکانی تری جەستەوە باش چونکە هەر کاتێک ئەو ئەنزایمە بەو شێوەیە کە پێویستە کاری نەکرد یا کەم و کوڕی تێدا بوو یان هەبوو کێشەیەک هەبوو بۆن لە گواستنەوەی مادەکان ئەوە کێشەکان گەورە دەبن لەگەڵ نەبوونی ئەو ئەنزایمە ئەو کێشانە هەنگاو بە هەنگاو گەورەتر دەبن وا دەکات کە کاریگەری بکاتە سەر هەموو ئەندامەکانی جەستا ئەو نەخۆشیە درێژخانانە بۆ نمونونەکان وەکو گاوچەر لە دایک و باوکەوە دەگوازرێتەوە واتە پێی دەگوترێت هەڵگەری بۆ ماوەی یاخود ئۆتۆسۆمەڵ ڕسسف
نزیکەی 95 هەڵگەری بۆ ماوەی واتە ئەلیلی بەزیوە کە بە شێوەی مندلی پێ دەڵێن ئەلیلی بەزیو ئەو ئەلیلە بەزیوە 150 لە باوکەوە 150 لە دایکەکەەوە بۆی دێت دایک و باوکەکە دەبێت هەڵگر بێت نەک نەخۆش کاتێککە هەردووچیان یەک دەگرێت بۆن لە منداڵەکەدا ئەو پێی منداڵەکە توشببوو دەردەچێت واتە هەڵگر نابێت دەبێتە توشببوو. دکتۆر ئەوانە ئێمە بەستێک دقاوە پرسیارێکی تۆزێ دوورە بەس هەر بەستراوە ینی ئێستا دایک و باو هەلگری ئەو با بڵێن ئەو نەخۆشیان ئەمە لە پشکنینەکانی پێشزەواج دیار نابێت چونکە ئێمە لێرە پشکنین و خوێنە شتانە شەکەین نەخێر دیار نابێ ئەو پشکنینەوە جۆرە پشتنیەکە تەنانەت قورسە ئەنجامدانیشی قورسە هەر کە نەخۆشەکە خۆی قورسە پشکنینەکانی قورسە جگە لە چارەسەرەکەی ئەگەر بتێ بەدڵنیایی کە پشکنینی تەواوی بۆ بکەی دیسان ئەوەش قورسە و تێچووی هەیە لەبەرەوە ناتوانانی بڵێ پێش زەواج یاخود پێش مارە بڕین تۆ دڵنیا بیەوەلەوەی کە کەسەکە هەڵگرە یا هەڵگرنیە باشە ئەی زانست ئەڵێ چی ئەگەر دایک و باوک هەڵگرگ بن هەموو مناڵەکان توش بووە بن نەخێر لێرە ئەگەری مندلی دێتە بابەتەکەەوە کە ڕێژەکەی بۆ شێوەیە هەژمار دەکەین 125 توشبوو دەبن ڕێژەکەی بۆ شێوەیە لێ دێتەوە بەشێکیان هەڵگر دەبن بەشێکیان ساغ دەبن و بەشێکیان توشبوو دەبن باشە ئەتوانین ڕێگەیەک هەیە کە پێش مناڵ بوون ڕێگە لە توشببوونی ئەو نەخۆشیە بگرین ڕاستەکەی ئەگەر دایک و باوکەکە هەڵگر بێت هیچ ڕێگایکی ئەو تۆ نییە بۆ نمونە لەبەرەوەی بەپێی زانست دایناوە دەڵێ لەوانەیە 125 منداڵەکان بۆ نمونە توشبوو بن تۆ نازانی ئەو 125 بۆ نمونە لە هەر چوار منداڵ یەکێکیان توشبوو دەبێت نازانی ئەو توشبووی کە دێت یەکەمە دووەمە چوارەمە یا هەر چواریان بەسەرێکەوە دێن ساغا یا هەر چواریان توش بووە لەبەرەوە بەڕاستی بە هیچ شێوەیەک ناتوانانی ئەو بڕیارە بدەیت توش بۆیاننا ئەوەی کە دەمێنێتەوە دوایەوەیکەوە بۆ نمونە سکەکە دەکەوێتە سکی دایکەوە کە بڕیار دەدرێ ئایا توش بۆیاننا لە 10 هەفتە یان هەندێک جار 20 هەفتە لەوانەیە ئەو کاتە بەپێی لێکدانەوەکان تەنیا یەک خاڵ هەیە بڕاستی ئەو منداڵانەی کە بۆ نمونە بەڕێگەی بلووری لەدایک دەبن لە کاتی بلوراندن یاخود بلووری منداڵەکە هەندێک پشکنین تایبەت هەیە بۆ منە دەکرێت بۆ منە کێشە و گرفتە جینیەکان ئەوانە پشکنینیان بۆ بکرێت هەر لە سەرەتای پیتاندنی هێلکەوتەوەکە باش ئەو کاتە دەکرێت بۆ منە لە ڕێگەی منداڵی بلووری ئەو هەنگاوە بگیرێتە بەر بزانی ئەویش ئایا دڵنیاییانە بزانی ئایا دەتوانرێت بڕیار لەوە بدرێت کە ئەو هێلکە پیتێنراوە کێشە و گرفتی ئەو نەخۆشیە بۆ ماوە درێژخانەی هەیە یان نا باش ئەو ڕێگایە هەیە باشە دکتۆر سپاس دەکەم تۆزێ دوور کەوتینەوە لە کێشەی ئەلیاس و دیناس بەڵام ئەموویست ینی ئەوە بە دەرفەت وەربگرم لەسەر نەخۆشەکانێک زانیاری وەربگرین ئەو ئەنجیمە چارەسەرێک کە وەرەگیرێ ئەمە توانێت چ بکات بەڵێ بۆی ئێمە وەکو چارەسەر ئەوە دەکرێت بڵێ هەنگاوە تازەکانی یاخود هەنگاوە هەڵگیراوەکانە بۆ ڕێگیریکردن یاخود چارەسەرکردنی ئەو جۆرە نەخۆشی درێژخانەنە بەڕاستی زانست بەردەوام لە لێکۆڵینەوەدا زانست بەردەوام لە پێشکەوتنە وڵاتانی پێشکەوتو بەردەوام شەو ڕۆژان خستۆتە سەر یەکتر تاوەکو سەدانی وەکو ئەلیاس و دیناس بە گوێرەی توانە چارەسەر بکەن ئێمەش لە خزمەتی ئەو کۆمەلگە و ئەو خەڵکەدا بین بەڵام ئەوەی کە خاڵی سەرێکە بەڕاستی نەخۆشیەکە چارەسەرێکی سەداسەدی نییە ئەوەی کە گرنگە ئەوەیە نەهێڵی تووشی ماک و گرفتەکان ببێت چونکە ئەو نەخۆشیانە لەبەرەوەی کە ئەنزایمەکە بە شێوەیەکی پێویست کار ناکات یاخود گرفتی هەیە لە ڕێگەی کارکردنی لەبەرەوە پێویستە تۆ ڕێگە لەو کێشە و گرفتانە بگری کە لە ئەنجامی ئەو ئەنزایمەوە دێتە گۆڕێ باشە ئەوە چ کێشە و گرفتن کاک ئاوارە باسی ئەوەی کرد کە کۆکەیەکی زۆر تۆن دەگرن سکیان داوسەیان گەورە ئەبێ ینی ئەوە چیەمە چی واکات چون تەسری هەیە لەسەر ئەندامەکانی لەش بۆ نمونە کاریگەریەکانی لەسەر ئێسک کاریگەریەکانی لەسەر ئێسک بە شێوەیەکی گشتی زۆرە لەوانەیە جونگەکانی تووشی ئەستوربوونێکی زۆر یان ئاوسانێکی زۆر دەبێت کە ئازارێکی ئەزگار زۆر لە جونگەکان و لە ئێسکەکانیەوە دروست دەبێت واتە منداڵەکە بۆ نمونە هەز دەکات لە قوڵایی دەستیەوە یاخود لە قوڵایی پێیەکانیەوە هەز بە ئازار دەکات یان لە بڕبڕی پشتیەوەەوە هەز دەکات بۆ نمونە هەز بە جۆرە ئازارە دەکات
کە لە ناوەوەی جەستەیەوە دێتە دەرەوە یاخود ئازاری دەدا باش ئەوە یەک لە کێشە و گرفتەکانە کە کاریگەری دەکاتە سەر ئێسکەکان جا لەو کاریگەریەوە بۆ نمونە بەبێەوە هیچ شتێکی لێبێت منداڵەکە ئێسکەکەی دەشکێت و شکانێکی زۆر بە ئازار یعنی ئازارەکەی کە مەرشکێنە ئەوە یەک لە گرفت و ماکەکانە کە لە ئەنجامی ئەو نەخۆشیەوە پێدا دەبێت یعنی کۆکە بۆ نمونە بەلەبەر بوو یعنی دکتۆر بە مناڵێت ئەو مناڵانە بەردەوام لە ناوازارن بەردەوام لە ناو ئازارن بەداخەوە بەڕاستی من زۆر نیگەرانم لەو خاڵێکە ئێستا بۆ نمونە پزیشکیی بەڕێزی بەرپرسی ئەو بەشە کە ئاماژەی پێدا دەرمان لە بەغداوە دێت من خۆم لە سنتەرێک کار دەکەم دەرمان دیسان لە بەغداوە دێت لێرەوە داوەڕاستەوخۆ لە سەرۆکی حکوومەت و لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم تکایە ئێمە یان پێویستە خاڵێک دابنین لەگەڵ بەغدا بە جۆرێک لەسەر هێڵبین نەهێڵین دەرمانمان لێ بڕێت یان ئەوە تا پێویستە حکوومەتی هەرێم وەکو حکوومەتێکی خۆگیر وەکو حکوومەتێک کە هەز بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە ئەو منداڵانە و بەرامبەر بە کۆمەڵی منداڵی تر بەڕاستی کۆمەڵی کێشە و گرفتی ترەیە بۆ نمونە دواکەوتنی گەشە دەرزی هۆرمۆنی گەشەمان پێویستە نییە لە بەغداوە دێت ئەو ئینزایمە لە بەغداوە دێت کۆمەڵی کێشەی تر هەیە هەمووی لە بەغداوە دێت پێویستە من داوا لە حکوومەتی هەرێم دەکەم ڕاستی ئەوە داواکارێکی خۆمە کە ئێمەش بە هەمان شێوە ئەو بەرپرسیارەتێمان لە هەیە ئەو کێشە و گرفتە بەرەوچی گرتوین داوا دەکەم حکوومەت هێرێم چارەسەرێکی بنبڕی چارەسەرێکی بنبڕانە بۆ ئەوە بدۆزێتەوە یاوەتە لە بەغداوە بهێنێت وەکو بودجە بڕدراوەکەی ساڵی 2014 یان ئەوەتە ئێمە میکانیزمێک بدۆزینەوە ئەو میکانیزمە چارەسەری ئەو کێشە و گرفتە دەکات من لێرەوە ئەو میکانیزمە بادا بنێم بۆ حکوومەت هێرێم بەداخەوە دێڵم حکوومەت هێرێم بۆ نمونە سندوقێک وەکو سندوقی شێرپەنجە دابدرێت بۆ نەخۆشیە دەگمەنانە خەڵکی دەوڵەمەند کەسانی خواپێدا و کەسانی دەسەڵاتدار و لێهاتوو حکوومەتی هەرێم خۆی وەکو کەسانی دەوڵەمەند یارمەتی دەربێت لە دابیکردنی بودجەیەک بۆ ئەو نەخۆشیە بۆ نمونە هەرچەندی شتێچێت یانەوەتە ئێمە دەبێت بە هەموو شێوەیەک ڕێگری بکەین لەوەی کە منداڵ لەو جۆرە نەخۆشیە پەیدا ببێت بە هەموو خێزانێک بڵێ ناوێ من هیچ منداڵێک بۆ نمونە تەلاسیمیای ببێت نابێ هیچ منداڵێک نەخۆشی گاوچەر لە ماڵیدا هەبێت و ئەوانەی کە هەڵگرن نابێ منداڵیان ببێت ئەوانەی کە کێشە و گرفتی بۆ نمونە کورتە باڵاییان هەیە نابێ منداڵیان ببێت یا ئەوەتە دەبێت ئەو میکانیزمەدا منێ حکوومەت هێرێم یا ئەوەتە کە منداڵەکە بوو بەڕاستی داوا دەکەم چارەسەرمان هەبێت ئێمە نابێ خۆمان بدزینەوە بەڕاستی لە چارەسەر نابێت لە ترسی قسەکردن نابێت لە ترسی ئەوەی کە ئێمە گوایە بەرپرسنی بەغدا بەرپرسە باشە بەغدا بەرپرسە ئۆکەی بەڵام کێ چارەسەری کەسێک دەکات کە لە خێزانەکەیدا بەردەوام لەناو ئازار دەتلێتەوە ئەو ئازارە لە ناخو ویژدان و هەستی ئەو دایک و باوکەدا تۆ ئێستا کاکەوارەکە لی دەپرسی ئەو دەزانێ ناخو ویژدانی بەچێ هەستێکە سیرکە خۆی ژیگە پارێزە 6 بۆ 8 لە کارکردن بەردەوامە 6 بۆ 6 12 کاش بێت لە کارکردن بەردەوامە دواوە دەبێت بەدەم ئازار و خەم و پەژارە و ناڕەحەتەکانی کۆرپەکەیەوە کە لە بەرچاوی ئەو گیان لەدەستدا لە ترسی نەبوونی دەرمان لە ترسی نەبوونی پێویستەکان تەنیا وەنزیمە نییە ئەو منداڵەکە پێویستی پێێتی تێگەشتم دکتۆر گیان باخاڵێکی تر بڵێ فەرموو دکتۆر باخاڵێکی تر بڵێم شەیان خان تۆ هەموو خەڵک ڕدەگری من باجارە ڕدەگرم لە وڵاتان بەڕاستی ئەو وڵاتانی کە من لێرەوە شانازی بەوانەوە دەکەم شانازی بە وڵاتانەوە دەکەم کە ئەوانە سەرمەشقی پێشکەوتنی هەموو وڵاتێکن هەر منداڵێک کە نەخۆش دەبێت دایک و باوکەکە لە ژێر سایدا دەحەسێتەوە ئەوەندە یارمەتیەدەن ئەوەندە پێویستەکانی بۆ داوی دەکەن باوەڕ دەکەی منداڵ هەیە ئیفلیجی مێشکی توش بووە دایک و باوکەکە کەوتۆتە لەوانەیە باسیەوە ناکەم کە ناڕەحەتی و ئازار و مەینەتەکان بە جۆرێکە ناتوانانی بەڕاستی بە هیچ شێوەیەک لێدانەوە دەکەی بەڵام یارمەتیەکانی حکوومەت یارمەتیە داراییەکان یارمەتیە کەساتیەکان بە هەموو لایەنەکان وات لێ دەکەن دایک و باوکە هەست بەو ئازارە نەکە هیوادارم ئێمە بە هەمومان ڕاستەوخۆ هەست بە ئازاری ئەو باوکە خۆشەویستە بکەین مەمنونتم دکتۆر گیان زۆر سپاس قسەی دڵی من نەکرد زۆر سپاس دەکەم من ئەوە بڵێم کە حکوومەت هەرێمی کوردستان ڕێک بە کۆسای دکتۆر ئەڵێت ئەوە بەرپرسیارەتی حکوومەتی عێراقە وەزارەتی تەندروستی زۆر جار ئەم بەرنامە تاوان دەبووە پێش هەفتەیەک بکەین بەڵام لەبەر ئەوە چونکە چاوەڕێ بوو لەناو بەرپرسیار دەمانویست دانی بەرپرسیاری حکومی بێتن کەس قبوڵی نەکرد حکوومەتی عێراق حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی نەبەرپرسی نەخۆشی و سەنتەری
نەخۆشە دەگمەنەکان یعنی من ئەبێ ئەوە بڵێم کە بەڕاستی چاوەڕێ بووین هەر نەهاتن اینجا لە بەروا بەرنامەم کردبەوەی دەنگی کاک ئاوارە و هەردوو مناڵەکانی بگات بە خەڵک ڕەنگە خەڵکە ئەوێ هاوکاری بکایەوێ ڕێگایەک دۆزێتەوە بێجگەلەوەی کە حکوومەت ئێمە چاوەڕێ حکوومەتێ عێراقە کاک ئاوارە دکتۆر زۆر قسەیەکی جوانی کرد وتی کەس وەکو کاک ئاوارە و دایکی هەست بازارەکانی ئەوان ناکە ینی پێم بڵێ ئێستا مناڵی دوو مناڵن ئەو بە سێ مناڵ هەمان نەخۆشیان هەیە شێنخان تەمان ئەو دوو منداڵەکەی دیکەشم مەترسیان لەسرە توانەوەش فحسیان بۆ نووسراوە یەک شەمەی دەبێ ئەوانش بچن خینیاوەرژیرێ هەمان نەخۆشی چکە 4 منداڵم هەیە بەڵێ ئەو کچ و کوڕەکەی دیکەش دەبێ بچن ئەویش ئەو فحسیان بۆ بکرێن نیشانەکەن یان هەر ترسێکە لە لای ئێوە ناوەکو دڵنیابوونەوە لەوانەشە نیان بێ بەڵام وەکو تەماشا دەکەن کەم خێنن یان زۆر جار بێتاقەتن ئەوانیش مەترسی ئەوان پرسیارەکە معقول و نامعقولە یعنی هەوڵت داوە لە دەرەوەی نەخۆشخانە ئەو دەرزیە پیا بکەیت چون زۆر گرانە بەروا ئەڵێم نامعقولە بەڵام معقولیش هەوڵێکی ترت داوە بەڕاستی تا ئێستا هەوڵم نەداوە بەڵام هیستم لە ڕێگەی کەناڵەکەیەوە یعنی دەنگی خۆم بگەێنم بەڕاستی داواکارم لە حکوومەتی هەرێم سەرۆکی حکوومەت هەرێم سەرۆکی هەرێم ئەو سەرمایهدارە خۆشەویستانە ئەو خێرخوازانە ئەو هاوڵاتیانە ئەوەی کە بتوانێت یعنی کەمێک لە ئازارەکانی من کەم کاتەوە بە و ئەو عیلازانە دابین بکرێەوە بۆ ئەو نەخۆشیانە بەجددی یعنی بەڕاستی ئەمە ناتوانە ئەوەم نییە جاری وە یەک دەرزی یەک دەرمان لە خەستخانەکان نەبێت لە دەرێ بۆم بنووسم توانام نییە بۆی بکڕم بەجددی $1000 نە هەر بێجگەل لەو $1000 جاری وە بەجددی جاری وە بۆ نمونە ڤیتامین D3 دوو قوتو بە 35,000 تقریبا 35,000 ئەمە کڵانێکی بۆ دەنووسەنەویش 8,000 باوەڕ بکە ئەو پارەم نیە ئەوە شیان بۆ بکڕم پێشەوەی بێتە ناو بەرنامە لەگەڵ دایکیاوان قسەت کرد پێتوت بڵێم چی باشە قسەی دایکیاوان چی قسەی دایکی چێ وەڵا بەجددی لە ئازاردا دەژی جاری وە دەڵێ نانم ئەو شەو نوێژی دەکا هاتە تەماشا دەکا بەس لە بەخاتریەوەی کە خەوی لێ نەکەوێ ئاگای لەو من دوو منداڵە بێ ڕەش و شین دەبنەوە تەبان ئاویان بەدم و چاویدا دەکا ئەمن هەڵدەستێن دەڵە خێرابی بە خەسخانەی یعنی کارە ساتە لە ماڵی من بەجددی مەبنوتم زۆر سپاس کاک ئاوارە سەلامەتی ئینشەڵڵا هیویدارم لەنگێ کاک ئاوارەی گەهشت بیتن کاک ئاوارە و هەڤژیناخۆ برنا کوڕاکی خوب چاوێ خۆ دیتیە ئینشەڵڵا ڤەژی نەبیتن تەمەنێ وایە درێژ بیت سەلامەتی بیتن بەس ئەو داخوازە خۆت گەهینە لانێ خێرخواز حکوومەت بەرپرسیار یعنی هەر جارێک هەر قوناغێکە چارەسەریە وەردەگرن ڕاوەستیت جارێکا دیڤەت گەرنە سەر خالا سفرێ جارێکا دی ڕەوشەوان تێکت چیت ئەڤە دوو زاروکن 1 ساڵ و نیڤە 4 ساڵ و نیڤە ڕۆژانە وەکی گولێکی هێدی جەرمسن بەرچاوێت دایک و بابا هێدی ڕەحتێ دانامێنیت کاکاوەرە فرکە میێوانێمە بوو ئەسیڤیدارم پێماوی بزەڵالی گەهشت بیت زۆر سپاس بوو دکتۆر محەممەد حەسەنجی ئەمڕۆ دکتۆر بەشێکی قسەکانی دڵی منی کرد بەڕاستی زۆر سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس بوو کاک ئاوارێکی سپاس بە هەوەش بەرپرسیارە